ئێستایتر نزیکە بینەوە لە ناوەڕاستی مانجی پیرۆزی ڕەمەزان بە هیوای ئەوەی کە ئەم مانگە مانجی خێر و خۆشی بێت، مانجی پێکۆژیان بێ، مانجی لێبوردن بێ. کامیشەش ئێمەوەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە ڕێگەی مامۆسایانی ئاینی بەڕێزەوە لێرە ڕۆژانە تەورێکمان گفتوگۆ لەسەر لایەنێکەکەین لەسەر ڕێکارە ئاینیەکان کە چۆن بتوانین جێبەجێ بکرێ. ئەو کەسانەشی کە بە ڕۆژوو بن لە مانجی ڕەمەزانە لەم مانگە پیرۆزەیە تا چەند گرنگە ڕەفتار و کردەوە و هەڵسوکەوتیان جیاوازی پێوە دیار بێ و بە شێوازە لە شێوازەکان بێوکوی خۆمان لە کۆمەڵگایڵێن لە خواردن و خواردنەوە چەند کاتژمێرێک دوورەکەوێتەوە، بەڵام ئەمە نەبێتە هۆی کە گرژی دروست بکە لەگەڵ کەسانی چواردەوری و لە شوێنی ئیشی و لە ناو خێزانیا لەگەڵ هاوڕێکانیا. کەسێکی لێبوردە بێ، کەسێکی ئارام و لەسەر خۆ بێ و کەسێ بێ هەڵسوکەوت و ڕەفتارەکانی ئەوە دەربخات پێش ئەوەی خۆی بڵێ من بە ڕۆژوم ئەڵسوکەوت و ڕەفتارەکانی ئەوە دەربخات کە ئەم کەسە کەسێکی بەڕۆژوە و کەسێکە ئەتوانێت لەم مانگە ڕێزی خۆی بنوێنێ. کەواتە چۆن بتوانین ئێمە زیاتر هۆشیاریمانە بێت، چۆن بتوانین ئێمە زیاتر لەسەر خۆ بین، چۆن بتوانین کەسانی بەرامبەرمان ئەگەر هەڵچوونێکیشانە بوو ئێمە ئارامتر بین، کەسانی بەرامبەرمان ئەگەر قسێکی ناخۆشیان کرد ئێمە بتوانین دڵمان گەورە بێت لێی وەربگرین. ئەگەر وامان کرد گرژیەکان کەمێ بێتەوە خۆشەویستی زیاترەکە بێکمان و کەسەش بێکمان لەو کاتێک کە هەڵچوونی هەیە دوای چەند ساتێکی تر یەتەوە سەرخۆی لەوانیت ئەو کەسە بە تۆ بڵێ من سپاسی تۆکەم کە تۆ ئەمەنە باشبی بەرامبەرم. کەواتە پێویستە ئێمە چی بکەین، چۆن بتوانین لەسەر خۆمین هەر لە چوارچێوەی خێزانەکەمانەوە هەتا ئەڕواتە شوێنی کارمان و تێکەڵی کۆمەلگا و ڕۆژانەش ئەو قەرەباڵغی کە لە بازاڕای بینین و یاخود بە ئۆتۆمبیلەکانەوە لەسەر شەقامەکانە تەحمولی ئەوە ناکەین دووسێ دەقەیە بۆچین هاوکاری براکان و خوشکەکانی کەمان بکەین. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین لەسەر ئارامبوونی خۆمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد وەکو مامۆسایەکی ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر زۆر زۆر بەخێر بێ. مانجی پیرۆزی ڕەمەزان پیرۆز بێ بەڕێ کراوە بەخۆشی ئەوەی کەشی زیاتر بەخۆشی بێ پێشوازیش لە جەژنێکی خۆش بکەین. تا چەند گرنگە مامۆسا لەوەی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە خۆی بەگشتی ئەمە گرنگە بەس لەم مانگە پیرۆزەیە ئێمە کەسێکی لەسەر خۆ ئارام بین بۆی کە هیچ گشتیەک و ئاڵۆزیەک دروست نەکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. دیارە خۆشەویستان لەم بەرنامە بەڕێزەی جەنابتانەوە داواکانی لە پەروەردگاری میهرەبان هەم ڕۆژ و نوێژ و عیبادەتمان لێ قبوڵ بکە، هەم ئارامی و کامەرانی و دڵخۆشیمان بەنسیب بکە. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر هەوڵ دەدا مرۆڤەکان کەسێکی هێمن و ئارام بن، کەسێکی نەرمونیان بن، کەسێکی باش و چاکەخواز بن، کەسێک بن لە گەڵی یەکترینە لیتەعارەفوو بن. تعارف یعنی یەکترین ناسین، پێکەوە ژیان، محەبەت و خۆشەویستی. لەناو هەموو بەشەریەتە پەروەردگاری میهرەبان کاتێک کە مرۆڤی خستە سەر زەوی بۆ ئەوەی دانەنان کە تند و تیژی و شەڕ و ئاشوبە و یەکترین کوشتن و دڵڕەنجاندنی یەکترین دروست ببێت. بەڕاستی پەروەردگاری میهرەبان ئەم بوونەوەرەی کە دروست کردو نەخشان دوێتی بە جوانی حەچی پێویستاتی ژیان هەیەتیایە دروستی کردووە. تەوەری ئەساسی گرنگی ئەم بوونەوەرە بریتیە لە مرۆڤ زۆر گەورەیە لە لای پەروەردگاری میهرەبان. مرۆڤ ئەم بوونەوەرەیە کە من و تۆین، بۆیە خوای پەروەردگار پەیام ئەنێرێ. ئەم پەیامە کە ئینێرێت ئەفەرمێ ئەی مرۆڤەکان، ئەی بەشەریە سەرجەم، ئێوە کەسانێک من لەم دنیاەدا مافی یەکترین، مافی خۆتان، مافی ژیانتان، مافی بەرامبەرەکەتان، کەسوکارەکانتان، سیلەی ڕەحمتان بپارێزن. لەوەش گرنگتر ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە ئاینێکی ڕەحمەتە. وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. خوای گەورە وای فەرمووە. و بە تایبەتی تریش مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبێ ببێتە مەدرسەیەک، ئەبێ بێتە قوتابخانەیەک بۆ پێداچوونەوەی مرۆڤەکان بە خۆیاندا. هەر یەکەمان بەرامبەر بەخۆی، بەرامبەر بەخوای پەروەردگار، بەرامبەر بە کەسوکار، چونکە هەر یەکێک لە ئێمە حەق و مافی هەیە، هەم بەرامبەر بە پەروەردگار، هەم بەرامبەر بە کەسوکار، هەم بەرامبەر بەخۆی خودی خۆمان. ئایا ئێمە بای چەندەی؟ ئایا چی بکەین؟ ئایا هەڵسوکەوتەکانمان چۆن بێ؟ بۆیە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە باسی ڕۆژوومان بۆ دەکەم لە فەزڵ و گەورەی ڕۆژوو ئەفەرمێت لە بابەتێکیا دووشتی زۆر گەورە باسەکان. دیارە هەموو فەرمودەکانی گەورن. فإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم مرتين. آخر ئەمە زۆر گرنگە. کاتێک کە مرۆڤ دیارە تووشی ناڕەحەتی وەکو جەناب باس کرد لە ڕێگەوبان،
لا جادەیە لەم سار و شەقامەکانە لەناو مزگەوتە لەناو ماڵە ژن و مناڵ و کێ و کێ و ئەمانە دێن و دەڕۆن ئەفەرمێ ئەگەر یەکێک هات و شەڕی لەگەڵا کردی یا دڵی ڕەنجاندی یا بێتاقەتی کردی یا قسەیەکی پێوتی فەلیەقول ئینی صائم برا من بە ڕۆژوم یعنی چی بە ڕۆژم یعنی من کەسێکم ئارامم من کەسێکی هەیە من کەسێکم کە بەڕاستەکەی شەڕم ناوێ من بۆیە بە ڕۆژوو ئەبم بۆ ئەوەی کە کەسێکی هەیە من و ئارام و کامەران بن بۆی من کەسێک من کە ئیتر بگەڕێم و لە خراپ و خراپەکاری لە کۆتایی فەرمودەکەیشە لەسەر ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی بەڕاستی کە پێغەمبەرمانە فەرمێ صلی الله عليه وسلم وللصائم فرحتان يفرحهما إذا أفطر فرح بفطره مرۆڤ ئەبێ دائما و خەد دڵخۆش و کامەران بێ یعنی کە تۆ بە ڕۆژوو ئەبی من و تۆ بە ڕۆژوو ئەبین پیاوە بەڕێزەکانمان بە تەمەنەکانمان ئەوانەی لە ماڵ و هەڵسوکەوتیان لەگەڵاکەن لە مزگەوت بە تایبەتی مناڵە گەنجە بێن و بەرەو ئەنواع و شکاڵ هەیە ئەبێت تۆ دڵخۆش بی بەمەی کە بە ڕۆژووی ئەبێت تۆ کەسێکی هێ من و ئارام بی بۆ یاڵێن خوێن قوتابخانەیەک بێ بۆ مرۆڤ ئێمە زۆر جا هەر ئاوا بە تەقلیدی و بە هەڕەمەکی بە ڕۆژوین و کاکە بە ڕۆژوم ئاخی کامەیە بە ڕۆژوەکەت کامەیە ئاسەواری نوێژ و عیبادەت و خواناسیەکەت بۆیە خواي رب العالمين كافر هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم باشا كتو نوش خويني تو مسلماني كوا سكينة كوا آراميت كوا هيمنيت كوا تام لذت اللو عبادة خواناسيا برامبر بخلق برامبر ببچوككان برامبر بقوركان برامبر بتمنكان برامبر بجادة وريقو بانو خاكو اجتماع من يكشد بجنابت بلان بداخوة يعني سرنج بدا زوربي مزقوتكان زۆربەی مزگەوتەکان بڕۆ سەرنج بدە بە دوواداچوونێ بکەم تا چ ڕادەیەک پاک و تەمیزی پاراستووە یعنی زۆر بەلامان و طبیعیە دەبێ ئەو بێنی کە خێرخوازان خوا جەزان باتەوە ئاویان هێناوە خوورمان هێناوە شتیان هێناوە کلێنوسی لێ ئەنواع وشکال ئیدارەی مزگەوتەکە زۆر حەز ئەکا کە مزگەوت پاک و تەمیز بێ برای من ئەری خۆشەویستەکەم تۆ ئەم دەبە ئاوەکە خواردەوە ئەمە نیعمەتێکی گەورەیە بە جوانی هاتوۆتە بەردەسە ئایا ئەو دەبەیە چینەکە من ئەم شەوەکە هەموو شەوێکیش یعنی بەڕاستی ئەنیە بە حەقەت یعنی کاتێک کلێنسیا دەبێ ئەو لە گیرفان مابووە خوا شایدە حتا هاتوومەتە دەرخسوومەتە ناو سەلەی خۆڵەکەەوە ئەمەی یعنی کۆمەڵی شت کە بەڕاستێکی وەکو تەوەری جەنابتان تەوەری بەرنامەکان کە هێمنی و ئارامی با بڵێن کامەرانی خۆشی و لە هەمان کاتا ڕۆژوو چیمان فێر دەکات هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە هەمی پەیوەندی بەیەکەوە کاتێمە وەکوی جەنابە ئاماژەی پێی زۆر گرنگە ینی تۆکە پەلە تاچی نوێژەکەکەی دەنکە خوورماکە بۆ دانڕای دەنکەکە مەکە ژێر فەرشەکەەوە ئەبێت یعنی دەبەیەکی پەردا ئێستا پەرداخە ئاوەکان لە مزگەوتەکان نبوونی هەیە ئەم پەرداخە ئەگەر تو ئاوەکەی خۆی تۆ بڵایکەی تۆ دانەکەی تو چواری ئەو پێنجی ئەو هەمووی پیسەکە وڵی زۆر جا بەردە مزگەوتەکانە بینی بەداخەوە یەتە دەرەوە فڕێ دە وڵی زەرفی لێ دەبی خەرە ناو زەرفەکەەوە ینی هیچ لە سەرشانی تۆ کەم نابێتەوە لە ماڵەوە لە ماڵەوە یای ماڵی شۆ زۆر یارمەتی هاوسەرەکەی نادا بەلای و عیبە پیاوە خۆی بە پیاوە زانێ یعنی لەگەڵ ڕێز و حرمەتمان کە ئەم بابەتانە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەگەڵ دایکە عایشە فەرمی هەویری شێلاوە یعنی سەرنج بدە خۆی بەدەستی مبارەکی خۆی جلوبەرگی خۆی دووریوەتەوە یعنی ئێستا ئێمە یعنی کۆمەڵە بابەتمان هەیە بۆیە بەداخەوە ئێمە لە مسلمانێتیەکەمان هەر بە هەڕەمەکی فێر بووین یعنی ناین باشە ئەرێ کاکە تۆیەکی مسلمان تۆیەکی ڕۆژوگەر ئایا تا چ ڕادێک سوودە لە ڕۆژ و نوێژ و عیبادەت وەرگتووە خوای رب العالمین خۆی ئەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب باشە تۆیەک مسلمانێ نوێژێکە کرد عیبادەتێکە کرد چاکەیەکە کرد تام و لەزەت لێ نەبینی هێمنی و ئارامیەک ڕووی تێنەکردی شەڕ و ئاشوبەت کەم نەبوویەوە ئەرێ تۆ بۆ نوێژەکەی ئەرێ تۆ بۆ ڕۆژوو ئەگریت یعنی بەڕاستیەکەی ئێمە لە مێژووی ئیسلامەتیمانە ئیمامی عومەرمان هەیە يعني سنج بدا دراسي بكر رضا ورحمتي خوالم لم كلا بياوا بكلم يجوي اسلامتي ايمايا كسيكي لبيج اسلامتي زود تنبو بمعنى كلمه بلام كاتك كيتنا اسلام وسيركي ابي بو بياوا بو كلا بياوا ابي با خليفيكي عادل دات برور ابي با كسيك يعني سنج بدا جاري كان ابيني افرتك اجري على بو اجري عبدو كويله بو كاتا على قربان اما سيدكي اي فروشك بلا منالي بچوكيه فرمي چون شتيوا ابيت ابي اسلام او قران كالي دروسكا يكسر وتي نابي به هيج جوري هيج كسي اگر عبدو كويليكي هبو
دیارە ئیسلام هەمی نهێشت ئەو باوەتی نێژ لەناو ئیسلامە ودە ودان نەیهێشت لەبەرەوەی کە نابێ مرۆڤەکان ئاوان لێبێ لەسەر چه حەقێک مرۆڤ کۆی لەبێ بۆچی کۆی لەبن لە کاتێکە وەلەدەتهم ئومەهاتهم ئەحرارا کە لە دایکە بن بە ئازادی لە دایکە بن یعنی ئەم پیاوە بڕیار دەرەکە ئەم پیاوە سیرەکەی خەڵکێک فێری نیظام و دەستور و کۆمەڵی یاساکە ئێمەش ئەمڕۆ کە مامۆستا هاوارەکە ئێمە هاوارەکەی لە رادیۆ و تەلەڤیزیۆن و کەناڵە بەڕێزەکانی جەنابتانەوە ئێستێژ ئێمە هەر هاوارەکەین وەرە ژینگەمان پیس کردو یعنی باوەڕ بکە برای من لە پێش ڕەمەزانە ڕۆیشتم بۆ ئەم واژە و ئەمانە باوەڕ کە تەسویریشمان کرد بەداخەوە من خۆم هەتا ئێستا لە ماڵیشەوە یەک کلێنز یەک دەنکشت ببینم لە ماڵ و هەڵیگرمی خمنەوە خەشەڵەوە بە مناڵەکانی جەڵم ڕۆ لە بابگیان کوڕی من چاوەکەم ئەبێ ئێمە وابین لە قوتابخانەکان لە مامۆستا بەڕێزەکانە بێ فێری ئەم نەزافەت و پاک و تەمیزیان کەین یعنی وەرسەیەکە ژێر دار و درەختی ئەم کوردستانە جوانە کە خوا نەخشان دوێتی ئەرە کاکە ئێمە دەستمان هەیەتیایە ئەم هەموو ئاو و چەم و کانیا و شتە جوانە سیرەکەی جا حەزەکەم کۆمەڵە بەرنامەج لە ڕوانگەوە پێشکەشکردنیانی لەگەڵ ڕێزمام زۆر جاریکیان لە بەرنامەیە کاوتم بەقەدەر پشی لە عەقڵ وینا لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ مرۆڤ کە زۆر ئێمە لە هەموو شتێک گەورەترین بەڵام پشیلە لەگەڵ ڕێز و حورمەتمان کە پیساییە کاچی خۆڵە کات و بەسەریە یعنی وەرە ئێمە نەتوانین پاک و تەمیزی ئەم نیشتمان و وڵاتی خۆمان پارێزین فێر ببین فێر تۆ نوێژی لەسەرەکەی ئەم بەردە جوانە کە خۆی گەورە نەخشان دوێتی لەم چەموکانیا و دار و درەخت و وڵاتە شیرینەی جوانی خۆمانە کە کوردستانە جا مزگەوتمان جا ماڵمان جاوەرە ئەم جاوەرە تۆی کەسێک بێ یەک کەس یەک مرۆڤێک هەر چاکە خواز بێ کەسێکی باش بێ کەسێکی هێمن بێ ئەبی بە نمونەیەکی جوان ئەبی بە قودوویەکی باش دکتۆر محەممەد شیکاری و ڕوونکردنەوەیکی زۆر جوانت کرد لەسەر ئارامکردنەوەی دەرونی مرۆڤەکان جا ئەگەر بەم شێوازە لە ئاینی پیرۆزی ئیسلامە باسی و ڕوونکردنەوەیکی زۆر باش و شیکاریەکی زۆر باش کرابێت لەسەر ئەوەی کە کەسەکان دەرونیان ئارامکەنەوە کەسەکان بتوانن لە شوێنە گشتیەکانە لە شوێنی کارە ئەوەی کە فەرموود لە نێو مزگەوتەکانە لە نێو خێزانەکەی خۆیانە بەم شێوازە دەرونیان ئارامکەنەوە تا چەندە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان توێژینەوەی زۆر باشیان کردووە لەسەر ئەوەی کە مرۆڤەکان دەرونیان ئارام بێت ئایا تا ئێستا هیچ کراوە لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان وەڵاهی بەداخەوە من زۆرجار لە هەندێک کۆڕ و سیمینارە ئەم بابەتەم باس کردو و تم خۆزگا بمانتوانیا لە کۆلێژەکان لە ناوەندەکانی ئەکادیمی لە پەیمانگاکان لە خوێندنگاکان لە ناوەندی با بڵێن خوێندنگا کان لە متەوەسڵ و با بڵێن عەدادی و ئەمانەیە بمانتوانیا بەرنامەیەکی وامان هەبووە جارێ لە پێش هەموو شتێک ئەبێ مامۆستاکە ڕابێنی مامۆستاکە هێمن و ئارام بێت وەرە ئێمە ئەم خوێندکارانە چۆن پەروەردە بکەین چۆن دیراسیە بکەین کە ئەم خوێنیسا چەند توێژەری هین هەیە توێژەرمان هەیە لەناو خوێندنگاکان بەڵە کۆمەڵایەتی یعنی بەڕاستی شتێکی جوانە بەڵام ئێمە کێشەمان زۆرە کە بەڕاستیەکەی نەمانتوانیوە ئەو بابەتە چونکە لایەنی ئاینی بەڕاستی سەرجەم قورئانی پیرۆز ئەبێ ئارامی ببەخشێ بەچی بە مرۆڤەکان ئێستا من کە قورئانە خوێنم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێکی هەر قەومی هەر گەلێ هەر کەسێک لە مزگەوت بێ لە هەر شوێنێکا دابنیشێ یەتلون کتاب الله ويتدارسونه بينهم قرآن بخوێنە و دیراسەی کە لە بینی خۆیانە إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده حديثێکی صحيحة پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک کە قورئانی خوێندەوە دیراسەی کرد توێژینەوەی لەسەر کرد إلا چوار شتی بەنسیبە بێ سەکینەت یعنی ئارامی یعنی هێمنی یعنی خۆشیەک ئەچێتە ناو دڵ و دەروونتەوە جا باشە کە من بە ڕۆژوو بووم لە کاتی ڕۆژوشکانەکە حەز بە فەریحیەک نەکەم کەواتە چی بە ڕۆژوو بوو کە تۆ چووی بۆ نوێژێک عولەمایان زانایان ئەفەرمون لەسەر فەرمودەی خۆی پەروەردگار إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئینسان وا لێ ئەکا لە خراپ و خراپەکاری گێڕێت و ئەڵەن چۆن جا بۆیە ئەفەرمون ئەگەر کاتێ نوێژێکت کرد لە خراپەیەک تۆی نەگێڕایەوە قسەوتن جنێودان هەڕەشەکردن ناوچاو گژکردن والکاظمین الغیظ خی گەورە وەصفی ئیماندارانەکە فەرمێ کەسانێک کە ڕقی خۆیان ئەخوانەوە یعنی تووڕەنین والعافین عن الناس کەسێکی هێمنە کەسێکە لێبوردە خوا وەصفی ئیمانداران ئاواکە باشە تۆ ئەگەر وانە بووی ئەبێت تۆ چی بی بۆیە ئێمە پێویستمانە بە مامۆستاکان مامۆسایانی بەڕێز لە سەر مینبەرەکان جارێ پێش هەموو شتێ بێ ئەو مامۆستا بەڕێزە خۆی تند نەبێ لەسەر مینبەر کە لەگەڵ ڕێز و حورمەتمان جاری وایە پێویستەکەات دەم بەرزکەیتەوە بەس نابێ هەموو خوتبەکەت تووڕەیی و هەڕەشە و گوڕەشە و بێنە و بەرە بێ بابێ هێمن پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم والله سەحابە ئەفەرمون ئاواتمانەوە بەس قسەمان بۆ بکە بەس لە خزمەتیا دابنیشی
أو أفرمي يكي للصحابة برزا كان لخزمتي يا أبو أفرمي والله لتمني جيان ما كان صال لخزمتي يا أبو ليم نبيس لجيان يا قد بلي أوف لقلها وسلب الرزكاني في غمص صلى الله عليه وسلم فرمي والله ما عاب النبي طعاما قط إن اشتهاه أكله وإلا فتركه فرمي لقلها وسلب الرزكاني فرمي والله لجيانيا عيبي لخوادن نقرتوا حزي لي كذبي خواديوتي أجا حزي شي لينا كذبي بيدن وتيتي نايخهم إيه مش دائما لقى الرزق حرمت مع لما دم وقرا ام خوادنا بوايا ام ابوانا ام ابوايا او ابو اوكنا او بوشتا كنا شوار مشكله دانش اهدي ابراهيم خوش بيسا كمالي والله ام بياوي جناني لقى الرزق حرمت ما زوج خلقي والا لقى كابرا يا متيها وسلكي با ابرا والله بيغم صلى الله عليه وسلم هاو كار ولا قال هاو سلكاني بويا براسي بكرتي يعني با اگر اما زول لسر ام بابا تبرون مروفي مسلمان ابي كسيكي همنو ارام بي والله وبالله واذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والله اخواني رب العالمين فرمي عبد كان عباد الرحمن بند صالح كان بند شاك خوازه كان حتى اجر خلق يخرابوا بلا قال انا وتيتي كاك السلام عليكم ولا همان كاتب بابتك باس كان لا يكي لبيو باشان على كن كالشجرة يرمونهم بالحجر فيرميهم بالثمر على وكو درختي قوابا درختي جوزمان ديوة كابرا چه دارو بردوشتوي تي اگري بوچي بوي بركي بواري تخوارو اخرا مد براسي پنديكي زور جوانا شتيكي قسيكي جوانا تو داري تي اگري او برد داتي يعني مروفي بك كسيكي هي منو آرام بي كاكا تو بدي لم جياني خلق تورا نبي وقصد بيانالو اي تو كي دركبي كسيكي هي منو آرامي اي تو بدي خزانك تورا نبي من على كل بيتاق النبي اي باشا تشكاتك دركبي تو باوكيكي تو كسيكي قوري تو مسلماني كي باشي جماعة موسى استا وكو رابردوش نية استا جناني شاوشوي بيان لكار ودامزراو ليش كردنا بردامن يعني ايج وكو تو زماني بروجوا ايج لا هلاك بو هاتو تو اگر تامی چێشتەکەی نەکرد بێت تۆزێ خوێ زیابیان خوێی کەم بێ ئەمە ناکاتەوەی کە بێتەوە ببێتە ئاڵۆزیەک و شەڕ و فەرتەنە دروست بێ ئەمە پێویستی بەوەیە کە جەنابەت ئاماژە و پێیان لەوێیە تۆ دەرەکەی تا چەند لەسەر خۆیت و چەند ئارامیت من حەزەکەم پرسیاری بکەم مامۆستا ئێستا بینی تایبەتی وەکو ئەوەی کە لە زانکۆکە و لە پەیمانگاکان و لە ناوەندەکانی خوێندنە هەموو ماڵێک ئەگەر دانەیەکی نەبێ بەخوا دوان سیانی هەیە یعنی چەند گرنگە ناوەندەکان لەمەی بەڕێزت ئاماژەی پێی پەروەردەیی أخلاقي هبه پروردهی او هبه که چون تو فێری ئەوەیە کەیت ڕێزی یەکتر بگری یعنی لەوانەیە دایک و باوکمان بە ساڵات چۆن لەوانەیە هەر لەسەر ئەو شێوازەی کە چەند ساڵی ڕابردوو هاتوون ئاوا بڕن بەڵام ئەگەر تۆ لەسەر سفرەکە بووی ئەگەر باوکەکەش توو ڕەبوو تۆ خوێندکارێکی بە ئاکادمی وەرگرتەوە باوکی چیان توو ڕەمە بە ئەیش وەک تۆ یعنی ئەم شێوازانەمە نمونەیەکە تا چەند گرنگە لە ناو سیستەمی خوێندنە بەردەوام ئەمانە قسەی لەسەر بکرێ لە کۆڕ و سمینارەکانە قسەی لەسەر بکرێ خوێندکار سوودمەند بێ دوای خوێندکار ئەم لقانەی لێبێتەوە بچێتەوە ناو خێزانەکەی لەمەمەوە هۆشیاری ژینگەی هۆشیاری ئارامی هۆشیاری ئەوەی کە چۆن بتوانین لێک ببورین هۆشیاری مامەڵەکردنی تەندروست هۆشیاری ئەوەی کە بتوانین ڕێزی یەکتر بگرین هۆشیاری ئەگەر من لێبوردە نەبووم تۆ چۆن باواشم بۆ بکەیتەوە ئەمانە هەمووی کۆمەڵی ئەڵقەی زەنجیرن بەیەکەوە ئەتوانین ئێمە لەناو خۆمانە جێبەجێ بکەین ئەمە چەند گرنگە دیارە ئێمە کاتێکانە قورئانی پیرۆز هەم کەلامی رب العالمینە هەم هێمنی و ئارامی هەم دەستور و یاسا و برنامج جيان معنا براسي برنامج جيان معنا فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى خوي قول فرمي كاتي آدمي خصص زي فرمي يا آدم خوتنا وكان من بيام تنبو أنيرم هركس شوين أم بيامي من كويت فلا يضل ولا يشقى قمراو داماو سرقدانو لارو لويرو خراب نابت اوي جناب باسي كي خوي رب العالمين لقراني بيروزا كبسد باسي دايكو باوكا كام واذا وقضى ربك الا تعبدوا الا اياه وبالوالدين احسانا لدواي امر كدن باوي كخوا واجبي كدوها مو عبدك مو مروفه بخوا بفرسي يكسر شاكا كدن لقل دايكو باو زانيان سرسام لوا خوان ريك امري فرميت يبي من بباريسي ولا قل او شابت شاكا خواز بي لقل دايكو باوكتا او دايكو باوكت اگر هدو كان يعني يكي كان ببيري كوتلايتو فلا تقل لهما اف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا خوزقا ام بيام جوانا ام
یاسا جوانانی خۆی پەروەردگار لە هەموو کۆلێژ و لە هەموو شوێنێکا بخوێنرایە بۆیە ئێمە بمانتوانێت کەسایەتیەک مرۆڤێک دروست بکەین مرۆڤێکی هێمن و ئارام دروست بکەین کەسێکی وا دروست بکەین خوێندکارێک دروست بکەین مامۆسایەک دروست بکەین مامۆسایەکی ئاینی پیاوێکی بە تەمەن بێ پزیشکێکی بەڕێز بێ کە لە پزیشکێکی خۆیە ئەوەندە هێمن و ئارام بێ کە من و تۆ ئەچینێ بەردەستی ئیتر کامل ئارامی ئەو بێ بۆ منیش بێ بشە بۆ ئەو سەرنج بدە ئەو کاتی کە تۆ باوەشەکەی بە باوکتە دەستی باوکت ماچەکەی واخفض لهما جناح الذل من الرحمة خواب منو تو أفرمي أبي تو لقل دايكو باوكتا بالي مهرباني رابخي بابا جان فرمو والله خوش ويسان لم شاري خو معنا على گەنجێک ڕووەکاتە دینداری خواناسی بەڵام باوکی زۆر کەسێکی توندە بێ دیارە مەشروب خۆرە بێ بەڵام زۆر ڕقی لە کوڕەکەیەتی ئەم کوڕە وا فێر کراوە کە ئەبێ کەسێکی هێمن و ئارام بێ بزانێکی چیەکە ئەڵێ لە شەوێکی زستانە باوکی لی تووڕە ئەبێ ئەبێ بەشەڕ لەگەڵێ ئەم کوڕە هیچ ناڵێ دەریەکاتە دەرەوە بەڵام کە ئەم دەریەکاتە دەرەوە لە هەورەبانی خۆیانە ژوورێکەیە ئەچێتە ناو ژوورەکەەوە کاتۆنێک دانێ و لەسەری دانیشێت دەسەکا بە عیبادەت کرد دەسەکا بە خواناسی کردن و پاڕانەوە ئەڵێ باوکی لە نیوەی شەوە بە زستانێکی سات بیری ئەکەوێت و خۆ ئەمە کوڕەکەی ڕەنجان بوو بێتاقەتی کردووە بخوایە سۆزی باوکایەتی هەڵی گتووە و دوعای کوڕەکەیشی بۆ باوکی وەقول ڕەبی ڕحەمهما کەما ڕەبەیانی سەغیرە لە دوای مدنیشانە بێ من و تۆ دوعا بۆ دایک و باوکمان کەین وەکو چۆن ئەوان خوا هات سیر کە بیر دەخاتەوە وەکو چۆن بە مەلۆتکەی تۆیان گەورە کرد دەتۆش دوعایان بۆ بکە بڵێ خوا لێیان خۆش بە ئەڵێ ئەم باوکە کە ئەچێتە سەرەوە سیرەکە کوڕەکەم ئەگری و دڵی پڕ بۆڕێ خوای هیدایەتی باوکم بێ هەڵێ لەو کاتەیە باوکی یەتە ژوورە و باوەشەکە بە کوڕەکەیە و ماچی ئەکا ئەلە ڕۆڵە بەخوا خوا دوعاکانی گیرا کردی منیش هاتمە سەر ئەو ڕێگە ڕاستەی کە تۆ لەسەری تو کە تۆ ئەو نەکەسێکی هێمن و ئارام بووی ئێمە نمونی ئام کەسانەمان پێویست واللهی برای من خوا ئاگادارە ئەوەندە تند و تیژی هەیە لەگەڵ ژنە لەگەڵ خێزانە لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگەڵ سایقە لەگەڵ دوول لە ڕووجەنابتان یانی ئینشاءڵڵا دوورە پەرێز بن هەموو بینەدار و هەموو مسڵمانان لەگەڵ کوشتنە یعنی خۆی بۆ ناگیرێ سلاحێکی پێ سلاح دەرێنێ یەکسە بەرامبەر بە دراوسێکە بەرامبەر بە هاوڕێکە بەرامبەر بە بەرامبەرەکەی بەکارێنێ ئێمە بەڕاستی لە کوردستانە خاوەنی ئەم پەیامە پیرۆزەی ئیسلامین هێمنی ئارامی لێبوردەیی برای من والله وبالله قسم لە ئیسلامە تند و تیژی بەرامبەر بە مسلمان نییە والله خوای گەورە فەرمێتی لە کاتی شەڕە لە کاتی جەنگە لەگەڵ بێباوەڕانە جوندی لەگەڵ جوندیە تند و تیژە خۆدەوێت لەوێ مەرحەبای و گوڵ باران نییە کە کابرا کەوتە شەڕەوە بەڵام لە بینی یەکترینە لبين يكترينا خواي قورة فرمي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون مسلمانان برايك نيم هم ما برايكين باش بو من رقم لدراوسيا كم به بو من رقم لو كسبك لما زقوتا يعني سيرك اللي قريزو حلمتها منكم ما مصاياتي ملاياتي ككدوم سيرم كدو كابرا قنج جيراوزي ما مصا والله ينمي لا قاش خم بال قاشي ما محاجي فلان كس يكسر قاشي يقول لك موركيكي لك ابرا بو موركي ليكي ام خوا امري كدو بيغم صانسا امري كدو فرمي بال بن بيكوا قاشتان لقاتشي يك بابيري بو اوي الفتو خوشويسي ومحبت دروز بي بين مسلمان جاء اگر اول ما تبو مسلماني تو ازاني هر مسلماني كي بو خود تو خود تيربي خود برسي نبي خود ما الله هبي بلان براكد لولا وبرسي بهاوار كبرايمن والله اسلامتي ودين داري خواناسي خوش عيده لما نجي رمضان اگر بخومانا نچينوا هي من نبي ارام نبي حزب برسيتي حزب فقيري حزب هجاري حزب نخوشي حزب دردو ناڕەحەتیە كان خلق نكن كواتاني تو مسلماني كي زور لاوازي وذلك أضعف الإيمان تو لاوازترين إيمان هي ككسيكي هر الله يشيل كدواري الله دزقري بكلاولتك خوتو باباني با أخذي بلا باي با أي تو مردي نخوش كوتي خلق دي بهانات وخلق دي بسدان دكا سير كل إسلامتي جواني إما هر الله كابران خوش أدي كاكبا تنبولي كابرا لي قومي أتي كاكبا بيتاكي بوبكن والله في 5 صلى صحابية كانت خدمتي فنمية رسول الله حزكم جنبين فەرمی هیچی فەرمی نەبخوا هیچ منیە فەرمی دێوەرم برا هاوڕێیان بە شتێک کۆکەین و حتا لە ڕیواتەکە فەرمی بە قەدەدەن کە خوڕمایەک ئاڵتونیان کۆ کردو کردیان بە مارەی بۆ ئەم گەنجە جوانە دەتخوای من ناو کودەواری ماکۆ هەیە من زۆر جا بە دەوڵەمەندەکان بە خەڵکی ئەڵم برای من تۆ زەکاتە هەیە سەرف و ترێت هەیە خێر و حەسەناتی هەدەی بگەڕێ لەناو قەومەکەی خۆتە لەناو کەس و کارەکەی خۆتە لە دراوسەکانی خۆتە بزانت چ گەنجێ ناتوانێت ژنی بۆ بێنی
دەبڕۆ ژنی بۆ بێنێ دەبڕۆ یارمەتی بە دەبڕۆ دڕۆ کۆمەکیکە ڕاستە یعنی بەڕاستیەکەی زۆرمان ماوە کە ئێمە من زۆرجار لەگەڵ ڕێز و حورمەت ماڵم ئەمە بۆ مەویزن بوون نییە لە ئیسلامەتی ئێمە خۆمان زۆر کەم تێگەیشتوین زۆرمان ماوە تێبگەین جا قسەی جەنابەت پێشتر فەرمووت ئێمە دیراسە و بە دوواداچوونمان نەکردووە یعنی بتوانین لە ناوەندەکانی زانکۆ و توێژینەوەکانی زانستیە بتوانین نەمان کردێت خۆ لێرە بزانین بۆچی هۆکارەکەی چییە وڵی هۆکارەکەی هۆکارەکەی ئەوەیە کە خوێنکارەکانمان و مامۆستا بەڕێزەکانمانن کە زۆر گرنگی بەم بابەتانە نایە کە هەمووی پەیوەستە بەلایانی ژیانی ئێمە و بەلیانی هەڵسوکەوتی ئێمە کە لە ڕۆژانە ئەنجامین یاخود چی کە هەیە کە زۆر گرنگن ئەمە وڵی قسەکە زۆر جوانە من داواکەم لێرەوە خۆزگایە بە خۆزگایەتی خۆ هەموو مامۆسایەکی زانکۆ شارەزای بەس قورئان بووە شارەزای فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەیەک یەتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوصینی یا رسول الله وەسیەت و ئامۆژگاریم کە فەرمی لا تغضب فەرمی جارێکش فەرمی ئەوصینی فەرمی لا تغضب یعنی تووڕە مەبە زانایان زۆر بەلایەن و سەیرە باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم زەلامە ئەم کەسایەتی چۆن ناسی کە کەسێکی تووڕە بووە کەسێکی وا بووە یعنی فراسة المؤمن هي إنسان إيمان دار زوج جاري وهي لفرمودية كهاتو كضعيف شان ضعفه إلى الرواية كيام أفرمي اتقوا فراسة المؤمن فإن المؤمن ينظر بنور الله فراسية كي ملكية كي هيزة كي كان لمسلمان قوي إيمانك كي كخلق بيني أزعنتش درديكي هي أزعنتش نخوشيكي هي يكسر بي الله وامبا وكو چون دكتور جاری وای دکتۆر کابرا ئەچێ بۆ لای ئەڵێ نەخۆش دکتۆرە گەڕێ هیچی نییە تۆ مەسئەمە لایەنی دەرونی وێرانە بۆیە ئێمە لە قورئانی پیرۆزە ئێمە هەموو جارێک ئەڵێن ئەڵێن مرۆڤ دوو بەشە بەشێکی ئەمەیە لاشەیەتی خواردن و جل و بەرگ و پاک و تەمیز و کۆمەڵشتێ بەشەکەی لایەنە معنەویەکەیە ئاینی پیرۆزی ئیسلام نوێژ و عیبادەت لایەنە معنەویەکەی مرۆڤ بەرزەکاتەوە بەهێزی ئەکا بەقەوەتی ئەکا وای لێ ئەکا کەسێکی المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير يعني لاني إنساني إيمان دار بهيزي أكابقه بهيزي يعني ناو من شر كم لقلتها يا لقل هاوسرك يا لقل خزانك يا لقل دراوسيك إبراد دراوسيك الشر يبو كيشيبو تو به من بأرام به أمانة الرؤى بلكو إيمان دار أبي لاني إيمانك أو اندب قوته بهيز به بتواني أو دراسيك جنابي برز كباسك كإيمان ما نكدو حتى ما مصيا عيني لمزقوتك يا من شن صار لمزقوتك خوم أمزاني حاجي فلان كست شون هالسكودك أمزاني فلان جن حزيلتشيا زوجار جنجي كاتوي يكسر ببي بيوتن بانياوا ببي بيوتني منش قامتي كدو خلقك هستان وتيان ما وصل شون بيوتن وتن بابد لي قرين فهذا هي من بن تبان يوجا كمانك لدوين يوجا كفيا جنجة جوانك براش دينك ما أخذت سنج بدامهم جنجة جوانا من عليه مزقو والله أبي سباسي خواكن كأمن عليه أبو مزقو فاكو تميزي إمامي حسن وحسين بمن علي دايكا فاطمة يعني دايكي بريزيان ككشي بيغمر صلى الله عليه وسلم تسلو برودك كبيغمر قران كاريكي قوريك لنا أو عرب نزان نفامانيا تشيلي أكدن يعني يا فرمي دايكا فاطمة أتشو أكد حسن وحسيني جوانا شودن دزاشي تعزيل بركدن بوني عتري ليه دام جاي نادن بو مزقود دتخوا همو داي كانك وباو كانك بي اواو كان كمنال هاتن بو مزقود بيغمر صلى الله عليه وسلم جاري واهبوا صحابه فمي يا رسول الله السجدة بوشي او نبيتشو فالمي والله حسن هاتوا قاندوش كانم ليه دانش تبو منيش حزم نك السربلس كموك او بكبي حتى خو علاجو تسي سنج بدا يي كل صحابه كان فرمي كشيكي بيبو قجي داهنا بو جلي جواني لبركدبو لقلاندوش كاني نابو هابو لاي بيغمر صلى الله عليه وسلم بزد دخنو فرمي يا رسول الله دايكو باوكم بفيداد بين خو محموك حموك سكارم بقربان بين فرمي تشي هو فرمي او كشي كيسي تو ايبيني كمن اوا جوان هينم كدوا قشيم داينا وديار منال فرمي والله تو واللي كدن ايمك كان ما خوش بيه والله سدمك هبو اماده بن زين دبشالي بكين أويا قران كاري أويا دراسة أويا أو رحمتك أخوي جورا إنيري بصر إيمان داران بو الرجول للرجول رمضان ده أخوي جورا فرمي والله يحب الصابرين إن الله مع الصابرين صبر نجري آرام نجري إيه من الأخوان دنجا كان كوكو من زوزة تركيز لسر أوا كمان يعني ما مصا كان من ما مصاني زانكو بروفيسورا كان من تو خواورن بابيان كنا حتى لو هنخن كاركتن دو تيجا بيلي موبايلك لا بلاي نابا
ئەرێ بۆ لای نابێ بابگیان وەری گوێگرێ لەو دەرزێک کە تۆی خوێنی دکتۆرە بەڕێزەکان کە لە خەستەخانەکان من لەم پێش ڕەمەزانەیە لە خەستەخانە بوو يعني تقريبا تا شارع يعني حزمه كده يك دكتوريان زور قصي خوش معنا كده توزع فيها كانوا يتم بقدر يك دنيا شفان بوها كسكر ما هذا ولا بقدر هم الدنيا شفان بوها يعني براسي زور قوريه او كاتها هسه كأم دكتوره برزه بي كاني برو بدمتوا هل بي كانيني او دكتوره بونا خوشك شفاء شفاء اوايا أعواه مني آرامي زدخنا ابتسامتك في وجه أخيك صدقة في غنص صلى الله عليه وسلم يكي لشاك كان وياك بيكنين وزدخنا بلو روي براكاد أبي بخير وحسنة بيقومان دكتور محمد أو همون نمونة جوانت باس كر لأيني بيروزي إسلاما باسي زور خيزاني جوانت كر كرنگ دانوي كي جواني أيني بيروزي إسلاما زور كسيشمان هي درونيان نا آراما لنيو هر خيزانة كي خويانا باسي أوت كر خوينكاركاني إسلامان بوي زور بكاريناني أميرا تكنولوجيا كان بكاريناني موبايل كروجانا بكاري إيلن ياخد إما لنيو بازار كان مامالي كرينو فروشتن زور كاتي كريارة بريزا كان فروشيارة بريزا كان أبينين بردوام شلجاني كي درونيان هي درونيان نا آراما زور كاتيش هيج كيشيك نيا بلام لخويو طور أبيت رنجا ماماليكي نا تندروس نا دروس لقل كريارة كبكات بهمان شيو فروشيارة كش بوشي وازا بيدوي هو كاركي زور بكاريناني تكنولوجيا وآميرا تكنولوجيا كان كاريجري كي واي كردو تسر دروني كسكان ياخد شو هو كاريكي تر أبيت هوي أوي كسكان درونيان نا آرام بيت خوي بعام يصبرو بدو داچوني بكل لحمو كسب بغمانا نا آرام لكريني بچوكترين ليك دس سر ياك لينسيكو ليك باتشتي بسيطة وانا آرام ما سكري اترسيلي گوش تكري اترسيلي حرهم يعني ايما براسي كي اقربيته تويجر وكانوا بروفيسور كانوا بياوا عقلو بيرمندكاني امولاتي ايما يعني شعر سريدانين جاريوا موبايلو امشتاني يعني فيسبوك يعني تور كوملايات كان بلاوي كانوا حمين خوشيه لدرباري خيزان درباري منال درباري قالتا كدن ببياوا قوركان مان بميجوا كان مان بولات مان بنجتمان ما بلا والله قولتين تاوانا ويا كمنو تلم نجتمان اجي يصير رقمان ليتي امنا ارامي تاكي نرزاني بو شرق ابي اما بقرينا ابي خوشويسي ام الله تمام باشا او كسيكا او دبي فريات الجير او درختوا او باشا بوا اوكي هل في بوا اوكي يعني من كارمدي شارواني هاتو برسياري ليك دون ما مصيبرس والله لجد او سنو براناك سلمان داناوا كابرا لقرز حرمتها كان باسي او هاكم سرخوشة اشي شو شيء عرق كيف ريا وتجد رختكوي جاري واش كانوا يتي ايو جاءوا برسيارة كي لوجو ايو من قلنا بان كآوي مشروبة كأكوي بدسمة يعني وري ايما جيرودين بدس اوانو بلام ايما دلمان خوشة كولاتي كي باش مان هي وكسي باشش مان تيا هيا ولا همان كاتشان لأيني بيروزي إسلاما يكي لو بابتانا أو يكي أبي آرامي يكي تواوتي آسايشي خوراك آسايشي بازار آسايشي أمشتانا بجيرينو بو هولاتيان بيغمى صلى الله عليه وسلم خوي أتشونا بازار أو من بيستوا كدسيا جنميك جيروي تربو سروي وشبو بيغمى صلى الله عليه وسلم يكسب بيامي كي درك فرمي من غشنا فليس منا حركسي غشكا لإيمانية إتكابرات رسي شون غشكا برايمن روجواناني برس كل أي حولات يعني نجتمانا كم تو بو غلو غش أكيد لو برايا بو غلو غش أكيد لو كسا بابي يعني تو اشتاق علي ب15,000 سيري كي روج لولا وبدوانزي بدايا من خمم بس هاتوا إبراهيم بو شيء استغلالي واكي كبيا كأفريتي كمنالك كجنجك جنيك هاتوا أيوتي اشتبكري هزار ناريا 2,000 ناريا 1,500 بخرس الخير قيناك وبيشي شي بلا أمام ماركة كي أوي الإسلام شرط وشروط لبيع معاملها هي يعني آيني بيروزي إسلام والله نظام ياساو بيع ومعامله مشتكي بجواني دارش إما بتواني حتى إمام عمر يفرمو هركسي لفقه معاملات لفقه بيع ومعاملة شارزان نابي لبازار رشد بفروشه نابي لبازار رشد بفروشه إيسا أقل كسي كي دروي شاري سليماني شد بيني بو بازار من نابي لبيدشتي يا لاي بردكي شوارتا لوي يخي بي بقرن بلا مشتم بي بفروش چونكي كابرا شارزان ناو بازارني آيني بيروزي إسلام منعيكا لبرأوا إما براسكي بيسمان بويا كبتوانين أم توركو ملايات يعني من زوجة دوام كدو حتى لأندان برلمان دوام كدو توخوا لا أسياسيل ولا توركو ملايات كان داوا بكري بابا لدوانزي شوا ليكي شوا هتاوكو بينجي بياني توخوا بيكو جنو
هیچ نەبێ هەر با خەوی مناڵ خەوی خوێندکار من مامۆسام لە خوێندنگای ئاینی یعنی خوێندکار بەیانی زوو هاتو سێرەکەم باوشکە وەڵڵا نیوەڕۆ دوای نیوەڕۆان بن هاتووە باوشکە نە یەک نە دوو نە سێ ئەم کاکە بۆچی باوشکایی ئێستا دوای نیوەڕۆ نەخەوتووە یعنی ئێمە بەڕاستەکەی گیرۆدەین دەدارین بە کۆمەڵە شتوانێ ئەبێ پێویستە چ بە ڕۆژوو بێت چ بە دینداری بێت چ بە خواناسی بێت چ بە نوێژ بێت چ بە مامۆسای ئاینی بێت چ بە دکتۆر بێت چ بە پرۆفیسۆر بێت چ بە گەورەکانی گەورە پیاوانی ئەم وڵاتە بێ ئەمانە چارەسەر دەست خۆش بێ مامۆسای جان زۆر سپاس بۆتەوە بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان ئارامیمانە بێ بەرامبەر هەمومان بتوانین لێبوردە بین بەرامبەر بێگومان بابەتەکەمان زۆر زیاتر هەڵک دێ لەوەی کە زیاتر گفتوگۆی لەسەرکەین دووبارە سپاس بۆ ئامادەبوون بەخێراتی زۆر زۆر